دم خوش دباسی روژا ایرو دل گلومه. اپراسیون عفرین روژا خویا 22 ده به همو گرانی خبر دوامه. برخودان عفرین هستا نتویی گهاند یا آستک بلند و خودی درکتنا عفرینی وکی نیزیگاهی یک نتویی تیدیتن. رای گشتیا کردستانی دی چرچوبه خودی درکتنا عفرینی ده هر وها نیزیگاهی یک نتویی سیاسی جی دخوازه ببینه. لگل میوان می ایرو باسی رو سکرتری گشتی یکیتیا نتویی دموکراتیکا کردستانی خفور مخموری استودیو میانا وندی و سروکی گشتی یه پارتیا دموکراتا کردستانی باکور سرتاج بوجاک جه استودیو میا دیار بکری ام دی روشا عفرینی و نیزیگاهی کردستانی بنرقینه. که خفور ام جور دست بی بکن روشا عفرینی هستا نتویی گهاندیا آستک بلند. نیزیگاهی رای گشتی کردستانی جی وهایه. هون نیزیگاهی پلتفرما سیاسی کردستانی چاواد بینه. بله. زۆر سپاس سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی ئەو شەڕبانانە هەیە کە ئێستا کە لە سەنگەرەکانی بەرخوداندان لە ئەفرین لە هەمبەر ئەو لەشکرکێشیە زاڵمانەی ڕژێمی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین و لە هەمان کاتدا سەرساخی لە تەواوی ماڵباتی شەهیدان دەکەم هیوای زوو چاکبوونەوەش بۆ برینداران دەخوازم. لە ڕاستیدا لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان سەبارەت بە پرسی ئەفرین و دەتوانم بڵێم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەرخودانی ئەفرین تا ڕادەیەک هەست و سۆزی نەتەوەیی جوڵاندووە و یەکی خستووە. ئێستا نابینی کوردێک هەبێتن کە هاوسۆز نەبێتن لەگەر پرسی ئەفرین و لەگەر ئەو بەرخودانەی کە لە ئەفرین هەیە. لە دەستپێشی لەشکر کێشیەکەش لایەنە سیاسیەکانی کوردستان کە من خۆم بانکێشتم کردن 42 لایەنی سیاسی ئامادە بوون بە هەڵوێستێکی یەکگرتووانە ئیدانەی ئەو لەشکر کێشیەیان کرد لە هەمان کاتدا پشتیوانیان بۆ بەرخودانی ئەفرین ڕاگەیاند. ئەوە خۆی لە خۆیدا لە ڕووی سیاسی ئەو 42 لایەنە 42 لایەنی سیاسی هەر چوار پارچەی کوردستان بوون یەک هەڵوێستی و یەک دەنجەشی نیشاندا بە هەموو خەڵکی کوردستان کە لایەنە سیاسیەکان سەرەڕای جیاوازی بۆ چوونی سیاسیان بەڵام لە پرسێکی نەتەوەی وادا یەک هەڵوێستن یەک دەنگن لە مەسەلەی دیکەش تەمەشا دەکەی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی زڤاکی چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە دەرەوە لە دیاسپۆرە ئەنی کوردانی ئێمە لە تارا و گەشت ڕۆژانە مەسەلەن خۆپیشاندان دەکەن ڕۆژانە پشتیوانی خۆیان بۆ بەرخودانی ئەفرین ڕادەگەێنن لەبەر ئەوەی ئەمڕۆ لە ئەفرین بەڕێوە دەچێتن هێرشێکی هۆڤانەیە لەسەر ملەتەکەمان بەڕاستی تورکیا زوڵمێکی گەورە لە گەلی کوردستان دەکا زوڵمێکی گەورە لە خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان دەکاتن ئەفرین نە لە چوارچێوەی خاشی تورکیادایە و لە هەمان کاتدا هیچ هەڕەشەیەکی واشی نییە بۆ سەر تورکیا پێشتر لە ئەفرینەوە هیچ تەقەیەک بە ئاراسی تورکیا نەکراوە تورکیا بەردەوام بە بۆنە و بێبۆنە هەوڵی ئەوەی داوە کە دژی ڕۆژئاوای کوردستان جوولەیەک بکاتن خۆشتان بینین هەتا بەرامبەر باشووری کوردستانیش لە پرسی ڕیفراندۆم هەڵوێستێکی باشی نەبوو بۆیە ئەوەی کە تێبینی دەکرێتن ئەو هەڵوێستەی کە تورکیا هەیە بەرامبەر پرسی کورد بە شێوەیەکی گشتی بەردەوام هەڵوێستێکی نێگەتیڤ بە پۆزتیڤ نەبووە لە خزمەتی کێشەی بەێ هەمان پرسێ ئەس مێزانم میێوانێمە کەک سەرتاجی لە باکوور بێرە و شاوایە ئەم قسە بکەن کەک سەرتاج سلااو هەمان پرسی من خۆست ئەشتا بکەم نها ڕەوشا ئەفرینێ ئاستا نێتەوەیی گەهاندیە ئاستەک بەرز لێ ساحەیە سیاسی دە گەلۆ کاری بووە ئەو نێزیگاهیا و ڕایە گشتیا کورد دخوازێ پلتفۆرما سیاسیە کوردی بەرسڤە vê daxwazê bide. Belê niha piştî êrişa leşkerî Tirkiye li Efrînê xelkê Kurdistana Bakur zaf hemgînin ji ber ku Efrîn ciyekî areste bû aramî bû û nêzîkî 20 milyon dara zeytûn heye û gelek 400,000 zêdetir penaber li Efrînê hebû û Efrîn me rê neda bo Daîş ku bikeve nav çiyayê Kirminc nav mintiqeyê Efrînê ji bo wî yekî jî ew êriş li Kurdistana Bakur jî hemû Kurdên netewperwer hemû Kurdên demokrat
او ايش لسر عفرين او شر لسر عفرين او دكن تندي ردكن و قالك شي او جبركو او ايش دجي حقوقي نافنتوية او اوبراسيون الولايات كي درفا تركيا بيكتي وجبوية كي جي خلكي ما او سياستي تركيا بآواكي بتشكان حلقنا مسألة كرد حتى إيرو چارەسەر نەبووە بۆ یەکیژی ئەو سیاست کو نەهاتی دۆماندن تو نەتیجەی سیاسی و عسکەری ئەوی نەدا یعنی چارەسەر نابە مەسەلا بله کێک غەفور ئەم دەوام بکنها عفرین حتى ئالیەکی ڕەوشا کەرکووکێژی تینێ بیرا مرۆڤ ئەو ئالیین کو دەستی وان دڕادەستکردنا کەرکووکێدا هەبوون نها bi kurmancî dibêjin hêstirên tîmsahî dirjînin. Gelo divê helwestê çawa de nirxîne yanî bawerî bi wê yekê tê ew aliyên ku radest kerkûk radest kirin niha behsa Efrînê bikin. تا ڕەدێشی زۆر مەسلەی ئەو هێرشەی عەفرین دەتوانین بڵێن درێژکراوەی ئەو هێرشە بوو کە کرا سەر کەرکووک لەبەر ئەوەی ئەو هێرشەی کە ئەمڕۆ لەسەر عەفرین هەیە دەتوانین بڵێن پیلانێکی ناوچەیە کە لە هەمان کاتدا تورکیا عێراق تا ڕەدەک سووریا شتێدا بەشدارە بە موافقەتی رووسیاشە ئەو مەسەلەیە بەڕاستی کە ئاسمانی سووریا کراوەتەوە بۆ ئەوەی کە فڕۆکەکانی تورکی هەڵبستن لە هەمان کاتدا خۆتان دەزانن پێشترش عێراق داوای دەکرد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە داوای دەکرد کە بگاتە سنوورەکان بگاتە فیشخابور بگاتە ئیبراهیم خەلیل بگاتە حەج عومەران ئەوەی مەبەستی چی بوو مەبەستی ئەوە بوو کە لە هەموو لایەک باشووری کوردستان ئابلوقە بدرێتن و لە هەمان کاتدا هەوڵی ئەوەیدا پارچەکانی کوردستان لێکدا ببڕێتن مەسەن ئەگەر ڕژێمی عێراق بگەیشت بە فیشخابور ئەو کات باشوور و ڕۆژئاوا لێکدا دەبڕان ئەگەر بگەیشت بە ئیبراهیم خەلیل باکوور و باشوور لێکدا دەبڕان حاجی ئۆمەران ڕۆژهەڵات و باشوور لێکدا دەبڕان خۆشتان دەزان ئێمە ڕەوشمان چۆن ناو عێراق ئێستا لەو حالەتەدا خۆتان دەزان مەسەلەی بلێ ئەف پلانە هەرەمی ناونەتەوەیی بوو غەفور لێ ئەو ئالیە کوردێک و دەستەی وێ ڕادەستکردنا کەرکووکێدا هەبی نها بەحسا پشتگیریە ئەفرینێ دەکەن خۆت دەزانی ئێستا مەسەلەی ئەفرین هەر کەسێک پێویستە پشتیوانی ئەفرین بکاتن هەر کەسێک پێویستە لەو قۆناغەدا هاوسۆز بێ هاو هەڵوەست بێ هاوکار بێ لەگەڵ خەڵکی ئەفرین ئێستا لەو قۆناغە ئێمە پێویستیمان بە زیاتر لێک نزیک بوونەوە هەیە پێویستیمان بە زیاتر هاوکاریکردنی یەکتر هەیە پێویستیمان بەوە هەیە ناوماڵی کوردستان ڕێک بخەینەوە پێویستیمان بەوە هەیە زیاتر لەگەڵ یەکتر هاوکار بین نەک ئێمە هەوڵ بدەین برینەکان بکولێنینەوە هەوڵ بدەین زیاتر فەزایەک دروست بکەین لێک دوور بکەوینەوە دەبێ ئێمە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ لێک نزیک بوونەوە بدەین هەوڵی چارەسەری ئەوە بدکەین کە ئەو ناوەندە سیاسی لە کوردستان ئەمڕۆ پەرش و بڵاو بووە ئێمە چۆن ڕێژی بخەینەوە ئەنگۆ توخوازێ بێژێک و بەرژەوەندیان نەتەوەی بەرسەروی هەر بەرژەوەندی سەر هەر بەرژەوەندی لە ڕوانگەیەکی نەتەوەییەوە تەماشای مەسەلەکە دەکەم لە ڕوانگەی نەتەوەیی من ئەخلاقی نەتەوەیی من ڕێ بە من ناداتن کە ئەمن هەوڵ بدەم زیاتر ناوەندی کوردستان لێکدی دوور بخەمەوە ئەخلاقی نەتەوەیی من پەروەردەی نەتەوەیی من ئەوەیە کە کار بکەم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان نزیکی یەکتر بن من بەو ئاراستەیە دەتوانم کار بکەم بە ئاراستەیەشی دیکە لەوانەیە ئەگەر کار بکەم زەرە لە نیشتیمانەکەم بدەم زەرە لە ملەتەکەم بدەم ئەوە خاڵێکی دیکە هاوکاریکردن لە گەداژیکەرانی کوردستان بمانەوە نەمانەوێ هەڵەیەکی کوشندەی استراتیژیە پێویستە ئێمە هەموو وەک کورد لە یەکتر نزیک بینەوە نە بەغدا دۆستی ئێمەیە نە تاران و نە ئەنقەرە و نە دیمەشقیش ئێمەی کورد تەنها خۆمان دەتوانین دۆستایەتی یەکتر بکەین برایەتی یەکتر بکەین هەر هاوکاریەکی بەغدا بکەم هەر هاوکاریەکی ئەنقەرە بکەم لەو قۆناغەدا من کارێکی هەڵە دەکەم دەکەومە سەنگەرێکەوە کە دژی ملەتەکەی خۆم کار غەفور لەگەڵ مێنە ئەم دەرباسی دیاربەکرێ دەبن برێز بوجاک نها ev yani rewşa Efrînê operasyona Efrînê gelo li saheya siyasiya Kurdî platforma siyasiya Kurdî de ew yek durust kiriye ku berjevendiya netewî ya Kurdî bi rastî berî berjevendiya
حزبی بری برژەوەندیە پارتیتی وەرە. بله نها اگر اجازه هست از دخوازم یک تشتها ببیجم از دبیجم او کسن کو سبب بوند جبو داگر کردنا کلکوکی و مجال دان با حشتی شعبی و بغداد کو ورد بکبن ناو کلکوکی و رد کردن رفراندومی از باور نکم او کسان هلوستکی نتوایاتی جبو عفرین جی نشان بدن لی ما لوی داری دید نتوایاتی دا باور دکم همو ریخستن کردستانی وکی پارتیامه و پارتین دنجی لکردستان باکور کو واران پیشگیریا رفراندومی سرخوبونی لکردستان باشور کردن ایروژی به همان دمیدا اوام پیشگیریا پاراستنا عفرین دکن او پیشگیریا خو لگل مسئله عفرین دا دیار دکن و همبری ایریشی لشکری ترکیه در دکبن. نها از دبیجم tabi meseleyi netavayeti gelek giringe. Betaybeти meseleyi afine da herey birin giringtire. Jiboviye ki ez dibêjim eger mirov bi netewayetî difikre pêwîst e nav siyasetê neteweyî da siyasetekî pir rengî û pirdengî jî amade be. Boviyekî ez carna dipirsim me gelo çima hatta îro îcaze nehatiye dayên yan jî bi tundî hinek rêxistin dijî ew tiştê de dikevin ku çima pêşmergeyên roj derbasî Kurdistanê Rojava nabin. Boviyekî pêwîst e li vê derê PYD jî birayên me yên PYD û YPG jî sevî mijarî bifikirin û neteweyî bifikirin ji ber ku îro dijminê Kurdan yek bûne. Ji bo yekî mesela ez wextekî li Tirkiye temaşa dikim hemû partiyên Tirk çi çep çi rast hemû bûne yekdeng ser meseleyê Efrînê de me gelo çima Kurdên Sûriye jî yekdeng nabin çima peşmergeyên roj heta îro hatina wan qedexeye û ez dibêjim eger nav siyasetê Kurdistana Rojava da eger pir rengî pir dengî hebûane yani siyasetekî plural باور دکم حکومت ترکیه وکی ایرو نکاره با پروپاگاندا بکرانه لی دیساجی چقاس کماسی هبجی ام دیجی داگل کردنا افرینن ام دیجی داگل کردنا همو پاچین کردستان ناب دولتین کو کردستان دابش کردن گک سرتاچ لگور هن آگاهدارین ما هن راپرسیین کو لباکوری کردستانی هاتنه کرن دوا راپرسیان ده درد کوی کو daxwaza raya giştiya Bakurê Kurdistanê di astekî gelekî berz de ye. Heta di bingehên wa partiyên siyasiyên li Bakurê Kurdistanê de hatî kirin, di nav da AK Partî de jî got Kurd daxwaza yekîtiyeke netewîya Kurdî dikin. Di vê babetê de ger tu hinek agahdariya bidê me kek sertaç. Belê, meha gotinekê heye yani Partiya Gel HDP rapirsînekî kiriye nav xelkê de nav xelkê Kurd de li gor encamê wî pirsyarê ji helbijêrin HDP sed û heştê wan dixwazin Kurd yek bin yani yeketî Kurdan dixwazin. Nav helbijêrin Hüdaparê de nêzîkî ji sedî 68 dixwazin yeketî Kurdan pêk be. O herî giring nav helbijêrin AK Partî yani Partiye herî mezin li Tirkiye helbijêrin nav partiyên AK Partî ku Kurdin ku dengê xwe didin AK Partî ji wan jî ji sedî 65 daxwaz kirine ku yeketiya Kurdan pêk be. Yani wextekî mirov li encamê ew pirsîn temaşa dike gelê Kurdistan yeketiya Kurda dixwaze. Gelo çima
پاتین کۆدان ئەو تشت نادم بە چاف بەێ کەک سەرتاشتل گەلمە بمێنێ لەگەل کەک غەفور ئەس دەوام بکەم کەک غەفور قادا نابنتەوەی دلگرانیên xwe girêdayî operasyona Efrînê her diçe berster dike. Gelo wateya wê ji bo pirsa Kurd bi giştî çi ye? لە ڕاستیدا مەسلەی پرسی ئەفرین دەتوانم بڵێم هۆکارێکە ئەو بەرخودانی کە لەوێ هەیە هاوسۆزیەشی نێودەوڵەتی بۆ کێشەی کورد بگەڕێنێتەوە. ئەگەر لە پرسی لە دەستدانی کەرکووک لە داگیرکردنی کەرکووک تاڕادەیەک هاوسۆزینەتەوەی لەگەر کورد بەرەو پاشەوە کشایەوە ئێستا تەمەشا دەکەی لە پرسی ئەفرین ئەو کێربە بەرەو سەرەوە دەڕواتن. ئەوەش مای خۆشحاڵیە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چی؟ دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی ئەفرین ئەو شەڕوانەی لە ئەفرین بەرگری لە ئەفرین دەکەن و لە هەمان کاتدا تورکیاش بە شێوەیەکی زۆر درڕندانە هێرش دەکاتە سەر ئەفرین کە منداڵ دەکوژێتن گوند و ئێران دەکاتن کۆمەڵێک شوێنی مەدەنی دەکاتە ئامانج خەڵکی سڤیل دەکاتە ئامانج کە ئەوەش هەمووی لە ڕووی یاسای نێودوڵەتی یاسای شەڕ بە تایبەت ڕێکەوتنامەی جنێڤا کۆڵ هەمووی دژی بنەماکانی بەڕێوەبردننی شەڕە. یەک تورکیا لە ناو خاچی خۆی ئەو شەڕە ناکاتن لە شوێنێشتی کە ئەو شەڕە دەکاتن. دوو ئەفرین ناوچەیەکی ئارام بووە وە کورد بە درێژایی ئەو ماوەیە شەڕی تیرۆری کردووە لە ناو کوالسیۆن نێودوڵەتیدا بووە. ئەوە خۆی لە خۆیدا پەیامێکە لە هەموو دنیا کە تورکیا زوڵم لەو خەڵکە دەکات ناوچەیەکی ئارامە وێراین دەکاتن. بۆیە تەمەشا دەکەی ئێستاکە لەسەر ئاست نێودوڵەتی هاوسۆزیەکەیە. زۆر لە پەرلەمانتارانی ئەوروپا هاوسۆزن لەو مەسلەیە. یەکێتی ئەوروپا تاڕەدەیەک هاوسۆزە لەو مەسلەیە. تەمەشا دەکەی لەسەر ئاستی ڕۆژنامەوانیدا مەسەن لە ئەوروپا زۆربەی زۆری ڕۆژنامەوانەکان تەمەشا ڕۆژانە کە لە ڕێی ئەنتەرنێتەوە متابعە دەکەم هەمووی هاوسۆزن لەگەر پرسی دوێ چەرچەوێ دەژی بەڵێ نها هەن نرخاندن هەنە تایبەتی د مێدیادا یعنی ڕۆژنامە تەلەڤیزیۆنین هەری مەزن ئین جیهانێ vê babetê tînin ez ziman ku piştî têkçûna Daişê got Kurd qehremanên herifandina Daişê bûn got Kurd hatine piştgoxistin. Niha di qada siyasiya cîhanî de jî hin nirxandin hene got dibêjin di cîhanê de poşmaniyek beramberî vê yekê çîbûye. شروعات تکارم بکر. از باورم همی جیهان نها حتی مثلا کەرکووکێژی پەشیمان بیە. ئەو پەشیمان بوونەوەی جیهان لەو سیاسەتەی کە بەرامبەر ئێمە گرتیانە بەر زوڵمێک بوو لە ئێمەیان کرد. ئەو زوڵمەی کە لەگەلی کوردستانیان کرد ئێستا تەماشا دەکەن ئەو فەرمو عێراق تەماشا دەکەی لەو پەڕی غەرورەوە تعامل لەگەر پرسی کورد دەکاتن. حکوومەتی کوردستان ئیدارەی کوردستان پەرلەمانی کوردستان بەردەوام دەستی کراوەیە و دەستی بۆ دیالۆگ درێژ کردووە بەڵام عێراق بۆ دیالۆگ نایەتە پێشەوە. ئەوە هۆکارێک لە هەمان کاتدا تورکیا تەماشا دەکەی بەو شێوەی مامەلە دەکاتن. بۆیە ئەگەر لەو حاڵەتەدا وڵاتانی دنیا وڵاتانی ئەوروپا بە تایبەت ئەمریکاش کە کورد جێدەهێلێتن ئەوە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە دەتوانین بڵێن تاڕەدەیەک بێڕەوشتی سیاسی پێوە دیارە. ینی دوور لە ڕوتان بێ ئەخلاقی سیاسی پێوە دیارە. بۆیە ئێستا تەڕاجوعیان کردووە لەو مەسەلەیەدا لەبەر ئەوەی ئەوان ئێستا لە عێراق تەماشا دەکەی ئەمریکیەکان زەرێکی زۆریان کرد کە ئێستاکە وەزئی کوردستان بەو ئاقارە گەیشت. لە هەمان کاتدا تەماشا دەکەن ناوەندی سیاسی کوردستان پەرش و بڵاو بوو. عێراق توانی دەست بخاتە ناوەندی سیاسی کوردستان لەو کەلێنانەی کە هەبوون داخیل بێتن. ئەوە وای کرد ئێستا کە ئەوان عێراقیشان دەستۆ تاڕادەیەک. حەز دەکەم ئەوە بزانی ئەمریکا تاڕادەک عێراقش لەدەستداوە کوردستانیش لەدەستداوە بەم شێوەیە. بۆیە دەبێ عادی نەزەر بکات لە سیاستی داهاتووی خۆیدا. رووسیاش بە هەمان شێوە بەڵام تورکیا بۆ هێرش دەکاتە ئەفرین. کێشەکە لێرەدایە هاوسۆزینەتەوەی بۆ هەیە. تورکیا دەیەوێ ئەوەی کە ئێران لە عێراق بەدەستی کەوت هەمان شتی لە سووریا بەدەست بکەوێتن کە بەدەستی نەکەوت کە زەرەرمەند بوو لە پرسی داگیرکردنی کەرکووک تورکیا زەرەرمەند بوو قازانجی نەکرد. فەرمونەوتی کەرکووک لە ڕێگەی تورکیاوە دەڕۆیشت. لە ڕووی اقتصادیەوە ئێستاکە ئەو نەوتە ڕاگیراوە ناڕواتن کەواتە تورکیا زەرەری کرد. تورکیا ڕۆژانە چەندین گەشتی ئاسمانی هەبوو لە بینی هەولێر لە بینی تورکیا کە ئەوە کاریگەری هەبوو بۆ سەر ئابووری تورکیا. ئێستا ئەوە نەماوە. چەندین کۆمپانیای تورکیا لێرکانە وەبەرهێنانیان دەکرد کە ئێستا بە
ئەزمەی ئابووری تەماشا دەکەی لە کوردستان ئەو کۆمپانیە هەموو کاریان ڕاوەستاوە خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕووی لە تورکیا دەکرد بۆ گەشت بۆ چارەسەری ئەوە هەموو کاریگەری هەیە بۆ بڵندکردنەوەی ئابووری تورکیا لێرەدا زەرمەند بوو بۆیە ئەو زەرەرەی کە هەی وەریگر لە عێراق ئەو زەرەرەی کە بەری کەوت ویستی لێوە شتێک بکاتن لە تورکیا ویستی بەرەو سووریا بسوڕێ لەوێ ئەوە پێداپۆشێتن ئەو شکستەی خۆی کە لە بەرامبەر کوردستان کردی لە بەرامبەر عێراق کردی لە ڕێگەی هێرشکردنە سەر ڕۆژ ئاوای کوردستان سەر ئەفرین پەیامیشتکە بە خەڵکی خۆی بدا کە بەرەو هەڵبژاردن دەچێتن کە غەفوڕم دەرباسی دیاربەکری ببن کەک سەرتاچ نها د مدیا جیهانی ده هەروەها د پلاتفۆرمین سیاسی دیپلۆماتیک این تایبەتی ڕۆژاوا de ev bîrûratê ziman ku qehremanên têkoşerên têkbirên Daişê pêşmergeyên Kurdistanê şervanên Kurdistanê nehatîne pêşguhxistin Kurdistan hatiye pêşguhxistin û poşmaniyek di qada siyasiya navneteweyî de heye nirxandina te dikarin bigirim kek sertaç بله سوی مسئله پشمانیەکی مەزن هەیە یعنی ئوسا ئەم بێژن لە ڕایە گشتیدا ئەو تشت ئەشکەرە نایە ئیفادەکردن لێ بەلێ وەختاک و لەگەل ڕۆژنامەوان و ناوخۆییدا ئەو مەسەلە تێ مناقەشەکردن لەوێ دەوێ سیاسەتی دەولەتین مەزن و سیاسەتی دەولەتین غەربی تێ ڕەخنەکردن ji ber ku wanan Kurd bi taybetî pêşmergeyê Kurd ku bi qehremaniyan hemberê êrişa Daîş deket ne tenê ji bo Kurdistanê ji bo hemû dinyayê şerekî gewre û qurbaniyekî mezin da dibêjin me Kurda tenê hişt. Ew tenê hiştin ji Kerkûkê dest pê kir piştî referandumê serxwebûnê li Kurdistana Başûr û îro li Efrînê derketî holê û hêvîdarim ku ew siyaset li gor wî agahdariyan ku navxwe tê minaqeşekirin bêguhatin. Ew hêviya me ye û bi rastî jî dünya û siyasetê dünya dewletên mezin li cîhanê deyîndarê milletî Kurdin û deyîndarê pêşmergeyê qehreman. kek sertaç gel me bimêne gel kek Xefûr em dewam dikin kek Xefûr du keresatên mezin bûyerên mezin ên gudivasê çar mehade li Kurdistanê pêk hatiye hebûn referanduma serxwebûna Kurdistanê berzbûna hesta neteweyî ya Kurdî li tevayê cîhanê dagîrkirina Kerkûkê piştî wêne dagîrkirina herêmên li dervê îdareya Kurdistanê niha rewşa Efrînê platforma siyasî ya Kurd divê nêzîkahiyek çawan nîşan bide evan tiştan çi ders dane tevgera siyasî ya Kurdî wekî sekreterê giştiya Yekîtiya Neteweyî Demokratîka Kurdistanê bîrorayî we divê babetê diçin. بەداخەوە هەموو دوژمنانی کورد لە دژی کوردیە شیان گرتووە ئێمەی کوردی شەڕی یەکتر دەکەین ئێمەی کوردیش تا ئێستاکە لە یەکتر دوورین ناوەندی سیاسی کوردستان پەرش و بڵاوە و دەتوانم بڵێم تا ڕادەیەک سوودمان لەو هەموو کارەساتە وەرنەگرتووە ئەوەش نەخۆشیەکی مێژوویە کە ئێمە گیانی یەکتر قبولکردنمان نییە ئەو نەخۆشیە تۆ تەماشا بکە لە سەرەتای مێژووە هەبووە لە ئیمارەتە کوردیەکانەوە هەبووە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی پێکدژ بووە تۆ تەماشا دەکەی ئەحمەدی خانی من زۆر جار باسی ئەوم کردووە لە دەستپێشی نووسینی مەموزین لەوێدا باسی لەو نەخۆشیە کردووە کە دەڵێ گەردێ هەبووە مە ئتیفاقێک vêgira bikira me înqiyadek Rom û Ereb û Ecem temamî hemiya ji me ra dikir xulamî tekmîl dekir me dîn û dewlet tehsîl dekir me ilm û hikmet bedaxewa ew itîfaqa nebûwe ew serkirdayetiyek girtuweman nebûwe ême berdewam hewlman dawe li yektir dûr bikevînewe بۆیە کە ئێستا ئەرچی هەرە لە پێشی ئێمە ئەرچی نەتەوەی نیشتیمانی ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین لێک نزیک بینەوە ئێمە دەتوانین بە یەک ریزیمان بە یەکێتیمان بە یەک دەنجیمان تەواوی پیلانەکان تێک بشتێنین و دەتوانین بەرەو سەرکەوتن هەنگاو بنین بۆیە بە قەنەعەتی من ئەرچی هەرە لە پێشی
سەرکردایەتی سیاسی کوردستان لەسەر ئاستی کوردستانی گەورە لەو قۆناغەدا کارکردنە بۆ لە یەکتر نزیک بوونەوە، کارکردنە بۆ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی کە بێتە ماڵێک بۆ هەموو کوردان لەوێەوە هەمومان بتوانین قسەی خۆمان بکەین، بتوانین کارنامەیەکی نوێ نەتەوەیی و نیشتیمانی بۆ کار و خەباتی خۆمان دابڕێژین. دەبێ ئێمە سوود لەو کارەساتانە وەربگرین، نابێ ئێمە هەروە بمێنینەوە بەڕاستی. گەلێکی سپاس غەفور مەخموری سکرتەریە گشتی یەکیتیان نەتەوەیی دەمۆکراتیکا کوردستانی کو ستودیۆمەی ناوەندی تولگەلمە بووی، هەروەها گەلێکی سپاس سەرۆکی گشتیە پارتیا دەمۆکراتە کوردستانی باکوور کو ji Diyarbekirê têrgelme bûyî kek sertaç bûcak herwiha spasiyên xwe pêşkešiyê her du mêvanê xwe jî dikim. Temaşevanên hêja bi awayê em hatin dawiya bernameya Îroya Basîroj heta bernameyek dîna Basîroj her